ئالان عارفێکێکە لە ژەنیارە کوردە چالاکەکان کە خزمەتێکی گەورەی با مۆزیکی کوردی کردووە و ساڵانێکی زۆریشە لە دەرەوەی وڵات بەتێبەتی لە وڵاتی ئەڵمانیا و لەسەر شانۆکانی زۆرێک لە وڵاتان و هەروەها لەگەڵ ئۆرکسترا گەورەکانی وڵاتی ئەڵمانیاشە چەندین بەرهەمی هاوبەشی هەبوو و هەروەها ئەندامی یەکێک لە گروپە ئینتەرناشناڵەکانە کە زۆرێک لە ئەندامەکانی لە نەتەوە جیاوازەکانن و پێکەوە ماوەی چەندین ساڵە کاریان کردو لە نوێترین کاریدا یاخود بەم نزیکانە بەشداری یەکێک لە میهرەجانە گەورەکانی کردووە کە ئەویش میهرەجانی جەڕەشە کە ساڵانێکی زۆرە ئەم میهرەجانە بەڕێواچێ و بەشداری چەندین وڵات و هەروەها چەندین کەسایەتی ناودار لەو میهرەجانەدا ساڵانە بەشداریەکەن قسە و باز لەسەر ئەم میهرەجانە و لەسەر کارەکانی تری زۆر بەڕێز ئالان عارفەکەین کە ئێستا لە سودی کورسات مەگەزین میوانمانە بەخێراتی کاک ئالان بەخێر بێ سەرچاو میهرەجانی جەڕەش میهرەجانێکی عەرەبیە پێم وابێ تۆ چۆن بەشداریت کرد؟ بەڵێ میهرەجانی جەڕەش میهرەجانێکی ساڵانەیە هەموو ساڵێک جارێک ئەکرێت ئەم میهرەجانە کۆمەڵێک تەوە وڵاتانی جیاواز تیا بەشدار ئەبێت کاتە نێودەوڵەتیە بەڵێ نێودەوڵەتیە لە شوێنێکی مێژوویایە لە دەرەوەی عەمان تقریبان 6 کیلۆمەتر دوورە مەنتیقەی جەڕەشی پێڵێن. زۆر باشە چۆن تۆ بەشداریت کرد وەک ژەنیارێکی کورتیان لەگەڵ گروپا بەشداریت کرد؟ هەڵبەتە ئەم کۆکردنەوەی ئەم گروپە بە ناوی ئەکادیمیای عەرەبیەوە سەرۆکی پرۆژەکە هاوڕێی خۆم بوو لە ساڵەکانی هەشتاوەمانە لە باغا پێکەوە کارمان کرد ئیتر لە ڕووی فێسبوکەوە ئاگامان لە چالاکی و ئیشەکانی خۆمان بوو داوای لێکردم هەڵبەتە ئەم گروپە تێکەڵ تەنها عەرەب نەبوو و تەنها عێراقیش نەبوون خەڵکی تیا بوو تونسی بوو مەغریبی بوو فەڵەستینی بوو ئوردونی بوو منیش وەکو کوردێک لەگەڵیانە بەشدار بووم احتیماتی کردبووە سەر ژەنیارە باشەکان و سۆلیستە باشەکان. بەڵێ کەواتە ژەنیارە باشەکان و سۆلیستە باشەکانیان لە تەواوی جیهانەوە کۆ کردبەوە تۆ یەکێک بووی لەوانە یان وەکو گروپ بەشداری لە وەتانی چۆنەڵی لە ناوچەی عەرەبیە لە ناوچەی عەرەبیە ژەنیارە باشەکان بە حکمەوەی کە وەختی خۆی لە تەلەڤیزۆنی بەغا وەکو ژەنیار کارم کردو ئیتر ئەو هینە مابووە حەزیان کرد بەشدار بم لەگەڵیانە خۆشبەختانە بەشداربوونی ئێمە لە ئوردون زۆر پاڵکێش بوو زۆر جیاواز بوو ینی بە شێوەیەکی زۆر دیسپلین زۆر جوان حتا وەزیری ڕۆشنبیری ئوردونی لە حازر بوو زۆری پێخۆش بوو کە هەموو ساڵێک ئێمە بەشدار بین بوو میهرەجانی جەڕەش. زۆر باشە ئەو بەرهەمەی کە ئێوە پێشکەشتان کرد بەرهەمی تاک بوو یان بە گروپ بەرهەمەکەتان پێشکەش کرد؟ بەرهەمی تاک و گروپ بوو تاک و گروپ بوو شتەکان زیاتر عێراقی نەبوو گۆرانیکی فەیرۆزی تیا بوو گۆرانیکی ینی تێکەڵ بوو بەڵام زیاتر کارە عێراقەکان بوو شتە ئەساڵەتەکانی کە لە توراسی مۆسیقای عێراقیایە زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشە بەڕاستی من ساڵانێکی زۆرە دابڕابووم لە بەغا و لە نانی کەوتمە ناو چۆن ئەڵێ کەوتمە ئەو دەبەرەوە زۆشتی جوانم بەرچاوکە زۆر شتی جوان ئەو شتانی کە بەڕاستی ڕسەنایەتی تایە ئەکرێت سەر ئەمانە ئیشی جوان بکرێ و برە و باەخ بەم شێوازە بیرێ. زۆر باش ئاماژە بەو کارانت بکە هەر لەو میهرەجانە مەبەستمە کە بەتەنیا پێشکەشت کرد ئەوش هەر عەرەبی بوو یان مۆرکێکی عەرەبی پێوە بوو؟ پێشکەشکردنی کارەکانمان جەماعی بوو بە شێوەیەکی کۆ بوو بەڵام تقریبان ساعاتێک و چارێکێ بوو لەسەر شانۆ یعنی هەموو ڕەنگەکانی تیا بوو ئیتر پیاژنیارمان کرد پێشنیار کرا کە ساڵێکی کە بتوانین لەونێکی کوردی لەم
هەڵبەتە میرەجانێکی بچووک نییە گەورەیە بەڵێ ئێمە لەم سەرەوە ئیشیتیاکەین بۆی بتوانین هەموو ساڵێک ئەگەر ئێمەش نەبین گروپێکی میلی کوردی بتوانێت لەوێ تەمسیلی کوردستانی عێراق بکات هەڵبەتە ئەوە هونەرە توانێت تۆ بناسیێنێ و شتە جوانەکان و ڕەنگە جوانەکانی تۆ پیشانی جیان زۆر باشە بێگومان تۆ بەشداریت لە زۆرێک لە فستیڤالەکان کردووەوە بەرکەوتەی زۆرێک لە هونەرە جیاوازەکان و لە کەڵچەرە جیاوازەکان و لە هونەرمەندانی وڵاتانی تریشیت ئەم ئەزمونە بۆ تۆ با بڵێن چی ئیزافەیەکە بۆ سەر ئەزمموی تۆ وەکو ژەنیارێکی بە ئەزم بەڵێ ئەم پرسیارە زۆر جوانە ئێمە خۆشبەختانە من کاتێککە چوومە جەرەش ینی لە ڕووی چۆن ئەڵێیت خاک و خۆڵەکەیەوە ئەو کوردستانە ئەو پشتی ئەزمەڕە تێگەی خۆشبەختانە ئێمە شانۆی ڕۆمانیمان هەیە شانی ڕۆمانیمانێ زۆر جوانە دەستی و کەسە خۆش بە دروستی کردووە ئەمە ئەکرێت بێتە مەڵبەندێکی گەورە هەموو جیهان سێری کا و فۆکسی لەسەر بێ ئەم شانۆی ڕۆمانیە هەرچەند زۆر پرۆژەم هەیە زۆر جار هاتووم پرۆژەم هێناوە بەڵام ئیتر ئەمە زۆری تێچێ و ئەمەوە نابێ و ئەم شتانە نا با لە ساڵێکە کارێکی جوان و بەرز بکەین با تێبچێم خۆ من تا ئێستا چەنەها کارم کردووە من حەزم نەکردو یەک فلس بێتە گرفانمەوە ئامانجی من سەرکەوتنی کارەکان بەوە یان قەیچێکە تۆ مەسەلەن هونەرمەندێکی عالەمیە هێنی با بڕێپاری بیتێ ئێمە ئەو شانۆیەمان هەیە ئەکرێت ساڵانە بیکەین پلانێدانی ساڵانە ئەوکو جەرەش بۆ جەرەش لەوەی ئێمە جوانتر نییە ئەوەی ئێمە جوانە ئەوەی ئێمە لە بیئێکی جوانترایە یعنی خۆزگەر ڕۆژە بێت ینی گوێ لەمە شتانە بگیرێ و بتوانین شتێکی وا بکەین کە لە جیهانەوە سێری ئەم دەڤەرە بکەن ئەمە سلێمانیە شارێکی زیندووە لە عێراقا ینی ئەکرێ بۆنە ئێمە لەخوا بەزیابێت توانای جوان هەیە لە کوردستانە خەڵکی باشمان هەیە ئیدیای جوان هەیە ڕاست باسی توانات کرد هەمیشە ئەبینین لە ساڵانی پێشووترە پێش ڤایرۆسی کۆرۆنا زۆر کات گروپە کوردیەکان سەردانی وڵاتانی تریان کردووە هاوشێوەی ئەم چالاکیە بەشداریان لە فستیڤالەکان کردو و لەسەر زۆرێک لە شانۆکانی جیهانیش نمایشی کوردیشیان ئەنجامداوە بەڵام تا ئێستا با بڵێن کەرنەڤاڵێکی گەورەی یان فستیڤالێکی هاوشێوەی ئەم جۆرە فستیڤالانە لە کوردستان نەکراوەکو تۆ ئاماژەت پێکرد لەسەر شانۆیەکی وەکو شانۆی ڕۆمانی لە شاری سلێمانی کە ئەبێتە چالاکیکی زۆر گەورە هەم بۆ شارەکە و هەم بۆ تێکەڵکردنی ئەو بڵێ ئەبێتە مێژوویەکی جوانیش من هەفتەی پێشوو لەگەڵ کۆمەڵێ بە ڕێزان لە سندیکای هونەرمەندان پێشنیارم کرد بۆ نمونە سۆلیستێکی عەرەبێ ناوی نەسیر شەممەیە بڵێ ئەکرێت ئالانیش لەگەڵ یا لەسەر ئەم شانۆیە دوو سۆلیست نمایشێ بکات ئەمە ئەبێتە مێژوویەکی جوان نەک هەموو دەوڵەتی عەرەبی دنیا بایەخی پێەیە نەسیر شەممە کەم نییە یعنی زۆر شتیوە ئەتوانین دوا بەدوای ئەمە تۆ ئەتوانانی شتی گەورەتر بکەیت یعنی پرۆژێکی ئەوام قسۆتە بەردەمیان هیوادارم بەسەریا بچنەوە و ینی چۆن ئەڵێ موافقەی لەسەر بکرێ زۆر باشە کاک ئالان پرۆژەکانی تۆ بێگومان پرۆژەی زۆرت هەیە و چالاکی زۆری شت هەیە لەگەڵ گروپەکەی خۆت ئێستا بەنیازی چین دوایین کاری ئێوە چی بووە؟ ئێمە گروپی کۆلم ڤیۆلینمان هەیە بەداخەوە خانمێکمان ساڵی پار بۆی کۆرۆناوە بەجێ هێشتین ئیش بێتە کۆڵمە ئێستا خاتونێکی کە لەگەڵمانە لە شاری پاریسەوە پیانستێکی بەناوبانگە ئەمانوێ جاری کە ئەگەر کوردستان دەرگامان بۆ بکاتەوە بین نمایشە بکەین لە مانگی دووە ئەگەر بکرێت زۆر باش کۆنتاکتی تۆ لەگەڵ ژەنیارە کوردەکانی ئێرە چۆنە و چۆن کارەکانی ئەوان و پرۆژەکان و چالاکیەکانی کە لە کوردستان بڕێوە چێ بەراورد لەگەڵ چالاکیەکانی گروپەکانی دەرەوەی کوردستان با بڵێن هەڵبەتە جیاوازێکی زۆر هەیە بڵێ جیاوازێکی زۆر هەیە
لە ڕووی چیەوەی جیاوازێک کە توانای ژەنیارەکانیان ئەو توانایانەی کە توانەمادیەکانی کە ئەخرێتە بەردەمی گروپەکانی ئەوان بۆ ئەوەی کە بەردەوامیان هەبێت لەسەر و هەموویەوە تێگەشتنی ئەوان مۆسیقاوەک فلسەفە سێرەکەن وەک عیلمێک سێرەکەن زانستە تەنها ژەنین نییە با تۆ چەند ژەنینەکەت بەهێز بێ کە تۆ کاراکتەرێکی بەهێز نەبی لە ناختە کە تۆ نەزانی مۆسیقا چی لێ کە تۆ کۆمەڵی دیسپلین هەیە کۆمەڵێ جوانی هەیە تۆ ئەکا بە هونەرمەندێک یعنی بەداخەوە هەڵبەتەوە گەڕێتەوە سەر قۆناغەکانی سەرەتا پەروەردەکردن پەروەردە زۆر گرنگەوە نییە تۆ مناڵەکە بێ بە مۆسیقارێک و نەزانێت مۆسیقا چییە ئەبێ فێری خۆشەویستی کەی فێری جوانی کەی فێری خزمەتی کەی لێبوردی کەی چکە تۆ دەستداوەتێ کارێکی جوان ئەبەخشێ نابێ خۆی ناشرین بێ هەنێ پەروەردە زۆر گرنگە بە لە هەموو بارەکانە بەڵام خۆشبەختانە توانایەکی باش هەیە گەنجەکانمان یعنی ئەیانەوێت ئەو ڕێگای بدۆزنەوە ئەمە بۆ خۆی شتێکی باشە زۆر باشە تۆ بۆ خۆت کە ژەنیارێکی بە ئەزممویت با بڵێن ئەو پارچە مۆسیقانەی کە تۆ زیاتر کاری لەسەرەکی بیر لەواکەیتەوە کە جوانتر نمایشی بکەیتەوە جارێکی تر یاخۆت هەوڵ بی بە میکانیزمێکی نوێەوە پیشانی بیتەوە هەڵبەتە جوانی هوەر لەوایە تۆ شتی ئەمڕۆ لە شتی دوێنێ نەچێ ینی ئەبێ ئیبداع من هەموو ڕۆژێ بێ پرۆڤە بکەم ماوەی 40 ساڵە ژیانی من هەر پرۆڤەکردن و ڕاستە لە کۆمەڵە ڕۆوە ینی دواکەوتم بەڵام لە کۆمەڵە ڕۆوەکو هوەر لە ڕووی هوەرەکەەوە بەڵێ شتێکم هین کردووە بەڵام ئیتر وایە تۆ بتەوێت شتێکی گەورە دەدەست بێنی ئەبێت تەسهێبی تەسهێدان تۆ گەێنێ بە سەرکەوتن زۆر باشە لێرە لە کوردستان هیچ پرۆژەیەکت هەیە جگە لەو پرۆژانی کە ئاماژەت پێکرد کە لەگەڵ حکوومەت و سازکردنی فستیڤال و چالاکی گەورەکان لەگەڵ ژەنیارەکانی تر با بڵێن بە تایبەتی لەگەڵ گەنجەکان هیچ پرۆژێکی هاوبەشت هەیە هەمیشە حەزەکەم لەگەڵیانە کار بکەم زۆر جار پێشنیارم کردووە مەسە کاتێکە لە ئەڵمانیا بووم تەلەفۆنم کردو بۆ ڕابەرەکەیان یان بەڕێوبەرەکەیان هەر جارە و کۆمەڵی کێشیان بۆ هێناوەتە پێشێ ینی قەی چێکە ینی تو هاوڕەکەت شتێکی زیاتر پێ بێ بۆ لی قوبڵکە قەی چێکە ئێمەش بۆ هەروە نامێنین سبێنێ پیر ئەبین وەنیا ینی ئەو لێبوردەیە خۆزگە هەبوایە ئەمە بۆچی بچم دوو جار فقی سەمفۆنی عێراقی مێنەوە ئێ بۆ بچم بیان هێنم وەنیا ینی خۆزگەم ململانیەکان خاو بێتەوە بۆ ڕادێ نەبێت بەڵام پرۆژەی من داهاتوو دوو ڕۆژیکە ئەچم بۆ بەغا میهرەجانی بابل داوان لێ کردوم هەروەها میهرەجانی بابل بەشداری ئەەکەم لەگەڵ کۆمەڵێک گۆرانی وێژی ناوداری عەرەب زۆر باش لەوێ بەچی بەشداریەکەیت بەلەونی عێراقی بەلەونی عەرەبی بەلەونی عەرەبی نەک عێراقی عەرەبی چونکە لە تونسەوەیە لە میسرەوەیە گۆرانی وێژەکان هانی شاکرە نەوازغویە کۆمەڵی لەوانەیە ناسیتر ئەوە زۆر باشە کاتێک کە بەشداری ئەم جۆرە چالاکیە گەورانە ئەەکەی وە ئاستی ژەنیارەکانی ئەوانە بینیت وە هونەرمەندانی ئەوانە بینین ئەمە هیچ کاریگەریەکی هەیە بۆ سەر پرۆژەکانی تۆ مەبەستم بێگومان پرۆژە کوردیەکان و بەرهەمە کوردیەکانی خۆتە بۆ ئایندە وەکو ژەنیارێکی کورد بینی من و بینی هەواڵانی بەغا بڵێ بێگومان ئەمە زۆر شتم بۆ ئاسان ئەکات بیرم لەوە کردەوە ینی دووسێک ئێستا بەغداد لە ڕووی هوەرەوە زۆر چالاک بووە هەڵبەتە پەیوەندی بە وەسعی ئەمنی هەیە کە وەسعی ئەمنی باش بوو هوەریش گەشە ئاکات ساڵانێک بوو وەزعی بەغا ترسناک بوو بەڵام خۆشبەختانە بەغداد ئەو شارەیە کە ڕێگ و ڕیشێکی تایە لە هەموو بوارە هوەرەکانە بەهێزن یعنی لە ماوەیەکی کەمە کۆ ئەبنەوە لە ماوەی کەمە شتێکی جوانەکەن هەر تۆ سێری تیپی
تۆپێنیان کە ڕاست بوو بە بەتەلی ئاسیار لە کاتێکا کە لە هوەری شاوایە بەغا بیلاد ڕافیدەینە عێراق تێگەی ئەنی ئەم حەزارەتە ئەکرێت شتی جوانی تیا بەردەستە کرێ ینی من حەزم کرد مثلەن گروپی بەیت العودیان هەیە نەسیر شەمە ڕابەرەکە مدیریانە لەگەڵ ئەمانە بۆ مانگی 12 کۆنتاکتم کردووە هەروەها لە بەغا بەشداری ئەەکەم لە میرەجانی عیون شەمس دوو مادەی منە یەکیان بۆ ڕۆحی جەواهریە یەکیان ئاوازێکی کوردیە لە مەسرح لە هۆڵی نیشتیمانی بەغداد نمایشتەکرێن میرەجان عیون شەمس ئەمەی دووسبەی ئەڕۆم هی بابلە میرەجانی بابلە کۆمەڵە وڵاتانی کەش تیا بەشدارە ئەنی هەوڵ بین ئەوانیش بێنین بۆ کوردستان تێکی ئەو چکە ئێمە لە عێراقین بەڕاستی لە ڕووی هوەرەوە ئێمە پەیوەندیمان بەهێز دووریژ نییە وانە یعنی لە ڕووی هوەرەوە پەیوەندیمان بەهێز بێت زۆر گرنگە تۆ بنیادناتنی نەتەوەیەکی جوان و بەهێز ئیلا بێت لە ڕووی هوەر و کەلتورەوە کاری بۆ بکەیت و ئیشی بۆ بکەیت دەستەکانت خۆش بێت ینی ئەم شارە هەمیشە ڕنگ هەمیشە ڕووناک بێت هەڵچەند دایم باوەشی کردوەوە بۆ هەموو ڕەنگە جیاوازەکان بۆ هیوای سلێمانی بێتە شارێکی دەستەکانت خۆش بێت